زۆر باش کاکارزان یعنی ئەو باسان وەک پارتی دیموکراتی کوردستان باسان لە دەستپێشخەری پارتی کرد لە کابینەی پێشووی حکوومەتی عراقی یعنی پارتی لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کابینەی نوێم دەستپێشخەری کردو بۆ هێزە سیاسەکان یاخود بە جۆرێک لە جۆرەکان باز دەکرێت کە گرفتێک ئێستا لە نێوان ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرکەوتەی پۆستەکاندا ئەو بەرکەوتەیە کە یەکێتی داوای دەکات یاخود بە حەق و مافی خۆی ئەزانێ هێندە قورسە پارتی تا ئێستا نەیتوانێت ڕێک بکەوێت لەگەڵ یا برادران بێ واقعەکە هەیە بزانن مەسلەی دەست قورس بوون و دەست سووک بوون و هاتنە پێشەوانە پەیوەندی بە مەسلەی استراتیژیەتی حزبی و پێکهێنانێک حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە واتە هەر حزبێک استراتیژیەتێکی تایبەتی خۆی هەیە سیاسەتێکی تایبەتی خۆی دەوێت ئەم سیاسەتی خۆی لە ڕێگای هێزی دەسەڵاتی ئیداریەوە واتە حکوومەتیەوە جێبەجێ بکە بۆ پارتی دیموکراتی کوردستان مەشروعە کە کۆمەڵێک جمگەی تایبەتی دەسەڵاتەیە خۆی تێدا دەبینێتەوە بە هەمان کاتدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی وایە بۆ زانیاریتان لە دوا کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی دوو لێژنەی هاوبەش پێکهێنراون بۆ ئەوەی وردەکاری ڕێککەوتن وردەکاری دابەشکردنی پۆستەکان ئەنجام بدرێەوە پێش کۆبوونەوەی مەکتەب سیاسی پارتی و یەکێتی ئەم لیژنەیە دووە ڕاپۆرتی خۆی دەداتە مەکتەب سیاسی هەردوو لادا و من باوەڕم وایە پارتی و یەکێتی جیاوازیەکانیان کەمترن لەو ناوکۆکیانەی کە هەیە واتە ئەو جیاوازیانیان کە هەیە کەمترە خاڵە هاوبەشەکانیان زیاترە چاوەڕێ دەکرێت لە کۆبوونەوەی داهاتوودا کارزانەوەی ئەو باسیەکە هەبێت لە ماوەی ڕابردوو باسان لەوە کردووە کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتن لە حکوومەتی هەرێمی کوردستاندا تا پارتی وێکێتی شەریک نین ئەم جارە بزوتنەوەی گۆڕانیش بە قورساییەکی باشەوە هاتووەتە ناو حکوومەت و بزوتنەوەی گۆڕان دەبێت ئەم جارە ڕۆڵێکی بەهێزتریشی هەبێت لە کای حکوومەتی هەرێمی کوردستان لە چاو کابینەکانی ڕابردوو زۆر باشە کاکارزانیان ئەگە بە کورتی وەڵامی و پرسارم بیتەوە ئێوەڵێن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئیشکالێکی وەهامان نەماوە بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام لەگەڵ یەکێتیدا بۆچی یعنی ئێوە ناگەنە ڕێککەوتنێکی کۆتایی و لە کاتێک وتمان کاتێکی زۆر تێپەڕێ بەسەر هەڵبژارنەکاندا یعنی ئەو داواکاریانی شێتی هەیەی یاخود ئەوەی کە بە حەقی خۆی ئەزانێ وە گوتمان پارتی قورسە بۆی کە ڕەچاوی ئەم داواکاری بکات یاخود پارتی لە مەشا بۆ نەرمی نانوێنێ وەک باز دەکرێت باز لە جۆرێک لە یاریەکی سیاسی دەکەی کە لە ماوەی ڕابردوو یەکێتی لە هێندە پۆستان نەرمی نەنواندووە بەرامبەر پارتی و پارتیش ئێستا ئەو حەقی خۆی وەربگرێتەوە ئەمە تا چەند ڕاستە لە ڕاستیدا بەشێکی گەورەی ناکۆکی پارتی وێکێتی یاخود ئەگەر ناکۆکی نەبێت ڕێک نەکەوتن لەسەر خاڵەکانی ئەو ڕێککەوتنێکە لە نێوان هەردووکیاندا هەبوو پەیوەندی بە هەندێک وەزارەتەوە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا کۆبوونەوەی خۆیاندا داوایان لە پارتی دیموکراتی کوردستان کردبوو لە نێوان ئەو چوار پۆستێک کە ئێستا باسی دەکەم وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی باڵای ئاسایش لەگەڵ شارەوانی داوایان کردبوو ئەم پۆستانە بە شێوەیەکی 50 دابش بکرێت دیارە پارتی دیموکراتی کوردستانیش قسەیەکی نوێتری هەیە دەربارەی ئەوە و ئەوەندە ئێمە زانیاریمان هەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان وتوێتی دەبێت ئەم پۆستانە 50 لە نێو پارتی یەکێتی دابش بکرێت ئەگەر ئێمە بمانەوێت ئێستحقاقی هەڵبژاردن وەکو خۆی جێبەجێ بکرێت پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی پەرلەمانی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش 22 کورسی 21 کورسی پەرلەمانی هەیە واتە بەم شێوەیە دەکرێت یەکێتی لە هەندێک داواکاری خۆی نەرمی بنوێنێ و پارتیش تاکتیکی نوێی سیاسی هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە یەکێتی داوای پۆستی جێگری سەرۆکی هەرێمی کوردستانیان کردەوەی کە باز دەکرێت پارتی دیموکراتی کوردستان ئەو پۆستە بۆ بزوتنەوەی گۆڕان کەوتووە بەڵام دەکرێت لەگەڵ یەکێتی بگەنە ڕێککەوتنێک جێگرێکی دیکە بۆ پۆستی سەرۆکی هەرێم زیاد بکرێت بۆ کاروباری پێشمەرگەیان بۆ کاروباری ناوخۆ یعنی ئەمانە ئەشکالێتێکی گەورە نین لە نێوان پارتی یەکێتی دەکرێت چارەسەر بکرێت زۆر باش کاکارزان دێمە وڵات